ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لەو راپۆرتەی ئەمڕۆ یەکشەممە بڵاوی کردەوە دەڵێت هێزەکانی ئاسایشی حکوومەتی هەرێمی کوردستان خانوبەرێ ئەو عارەبانەیان ڕوخاندووە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە چەکدارانی داعش پاکیان کردبووەوە. ڕێکخراوی ناوبراو دەڵێت لە نێوان مانگی ئەیلولی ساڵی 2014ەوە هەتا مایسی ساڵی 2016 هێزی کوردی پێشەڕەویان لە دژی داعش کردووە و ئەو خانووە عەرەب نشینانیان لە ناوچە ناکۆکی لەسەرەکان لە پارێزگەکانی کەرکووک و نینەوە خاپوور کردووە لە هەمان کاتدا دەستکاری خانووی کوردەکانی ناوچەکانیان نەکردووە. شێوازی وێرانکردنی خانوبەری عەرەبەکان بە شێوەیەکی سیستماتیکی بووە و لە هەندێک حاڵەتدا خاپوورکردنی تەواوی گوندە عەرەب نشینەکان دوای ئەوە بووە کە هێزی پێشمەرگە یان ئاسایشی کوردی بەگشتی کۆنتڕۆڵی تەواوی گوندەکە یان ناوچەکەیان لەژێر دەستا بووە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەنگۆیانەی ڕەت کردوێتەوە. من دەڵێم کەم و کورتی هەیە و لە جەنگێکی وەک ئەمەدا هیچ شتێک 100% ناتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت، بەڵام وەک سیاسەتێکی بەمەباست ئێمە ئەوە ڕەت دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی لەمەڕ ئەو دەنگۆیانەی داڕشت بێت. ئەو بۆمب و تەخەمەنیانی داعش لە دوای خۆی بەجێ هێشتون هۆکاری سەرەکی بوون لە وێرانکردنی ناوچەکە. هەبوونی ژمارەیەکی گەورە لە تەقەمەنی چێندراو لەم ناوچانەدا بە تایبەت لە نێو خانوبەرەی خەڵکانی سیڤیل هۆکارێکی زۆری وێرانکاریەکان بوون دوا بە دوای ئازادکردنی ناوچەکان. هەموو لایەنانی بەشدار بوو لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ بە پێشێلکاری مافەکانی مرۆڤ تۆمەتبار کراون و زەقترین پێشێلکاریەکان سنگ دەخەنە سەر چەکدارانی داعش. ئێمە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان تێدەگەین کە لە ناوبردننی داعشە، بەڵام سنوورێک بوو ئەو کارەش هەیە. هۆکار هەن بۆ بوونی پەیماننامەی جنێف و یاسای مرۆیی و نێونەتەوەیی و وەیەکێک لەو شتانە یاسای نێونەتەوەی ئەوەیە کە نابێت شوێنی شتەجێبوونی هاوڵاتیان خاپۆر بکەیت هەتا لە ڕووی لەشکریەوە پێویست نەکات، بەڵام ڕوخاندنەکان دوای ئەوە بووە کە هێزی پێشمەرگا کۆنتڕۆڵی تەواوی ناوچەکەیان کردووە و لە ژێردەستیان نبووە. سیاسەتمەدارانی عەرەبی سوننە پێشتر کوردەکانیان بەوە تۆمەتبار کردبوو هەوڵی داڕشتنەوەی دیمۆگرافیای ئەو ناوچانە لە باکووری عێراق دەدەن کە تێکەڵن.